ئەمڕۆ لە ڕۆژی هەشتمی سەفەرەکەمان بۆ وڵاتی ژیری دەستکرد دەمهەوێت بتکەم بە پاشای ئەو وڵاتە و پێت بڵم چۆن دەتوانی شا پرامپتێک بنووسی و پاشایەتی پێ بکەی شای بە سەپانی خۆت بزانی. زۆرێک لە خەڵک وا دەزانن ئەندازیاری پرامپت تەنها لە بەرکردنی چەند وشەیەکی ئینگلیزیە و نەخێر. کاتێک کێشەکە ئەوەیە کاتێک پرۆژەیەکی ڕاستەقینەت دێتە پێش وەک نووسینی پۆستێکی مارکتینگی ڕێخستنی حیساباتەکەت پەنجەکانت لەسەر کیبۆرد ڕق دەبن و نازانی چۆن ئەو چەکانە دەربێنیت وەک سەربازێک کە دەجۆر چەشی پێیە بەڵام کاتێک دوژمن دێت بەردی تێدەگرێت. ئەمە کارەساتە ئەگەر نەزانی چۆن ئەو زانیاریانە تێکەڵ بکەی. بەڵام چارەسەرەکە لێرە ڕێگا چارەکە دروستکردنی پردێکە لە مێشکی تۆوە بۆ مێشکی ژیری دەستکرد. لەم ڤیددیۆیەدا بە نەخشەیەکی زەینیە مایندمەپ هەموو هەنگاوەکانی ڕۆژی یەکەم تا حوتەم بۆ ڕێز دەکەم. ئەگەر ئەم ڤیددیۆیە تا کۆتایی سیر بکەیت و نەخشەکە فێربیت بەڵێنت پێدەدەم ئیتر هەرگیز لە کاتی نووسینی پرۆمپتا پەنجەکانت ناوەستن. وەک چۆن ئێمە پردێکین بۆ فێربوونت کۆمپانیای ئایزۆنیش پردێکە بۆ گەیشتن بە باشترین تەکنەلۆژیە. ئایزۆن فرۆشیاری باوەڕپێکراوی ئامێرەکانی ئەپڵە بە باشترین نرخ و گەرانتی لە سەراسەری کوردستان بە دوو لقی سەرەکی لە هەولێر و سلێمانی هەمیشە لە خزمەتتاندا تەواو ڕێنماییتان دەکەن و دەتوانن هەر ئامێرێک کە دەتانەوێت سەرەتا تاقی بکەنەوە و پاشان بیکڕن و بادەست پێ بکەین. جابا بە نمونەیەکی تایبەت تەواو فێری ئەو حەوت ڕۆژی پێشوو بین. وادا بنێ من گەنجێکم کاری ئۆنلاین دەکەم و کێشەی حیساباتم هەیە. چۆن بەپێی ئەو حەوت ڕۆژی پێشوو پرۆمپتێکی شێتانە بنووسم سەیری ئەم شاکارە بکەن. ئێستا دەڕۆینە سەر شاشە و چاو لێ دەکەین بزانین جیاوازی یەک دانە پرۆمپتی ئاسایی کە خەڵک زۆرتر کەڵکی لێوەردەگرن لەگەڵ دوو دانە پرۆمپتی تایبەت بۆ هەرو بابەتە چییە؟ لەگەڵ پرۆمپتە تایبەتەکان تەواو نەشەڕێگاکەتان پێ دەڵم کە لە پرۆمپتەدا لە کام ڤیددیۆ کەڵکمان وەرگرتووە و چۆنمان بەکارهێناوە. بەس تا بە کۆتایی ئەو فێرکاری لەگەڵم بن تەواو فێری ئەو حەوت بابەتی دەبێت. با بڕۆین سەرەتا پرۆمپتێکی ئاسایی چاو دەکەین. پرۆمپتەکە بۆ حیساب و کتابی ڕۆژانەی خۆمانە. ئەمڕۆ پێنجشەمبەیە 25,000 دا بە بەنزین 5,000 دا بە قاوە 15,000 وەرگرت لە فرۆشتنی دوو پێڵاو. حیساب و کتابم بۆ بکە شتێکی زۆر ئاسایی. داومەتێ نووسێویتی راپۆرتی دارایی ڕۆژانە ڕێکەوتەکەشی بۆ نووسیوین و لێرەدا داهاتەکەی بۆ حیساب کردوین خەرجەکانی بۆ حیساب کردوین. زۆر بەسادەی کۆتایی ڕۆژێش نووسیوێتی 220,000 دینارت قازانج کردو بەگشتی هەموو شتێکی تالی کردو و لە کۆتاییدا داهاتەکەی بۆ حیساب کردوین. بەڵام ئەو پرۆمپتێکی زۆر ئاسایی کە وەک گوگڵ قسە دەگەڵ کردو. ئەمە لێرە پرۆمپتەکەمان تایبەت کردەوە. لێرەدا چاو لێ دەکەین بزانین لە کام ڕۆژی سەفەر بە وڵاتی ژیری دەستکرد چ فێر بکەین. لە سەرەتادا وتمانە تۆ ژمێریار و ڕاوێژکارێکی ئابووری زۆر وردبین و پرۆفێشناڵی کە کاتی خۆت بۆ ڕێخستنی توانای دارایی تاکەکان تەرخان کردووە. لێرە چمان کرد؟ لە ڕۆژی دووەم فێر بووین کە پێرسۆنا یا کەسایەتی دین بە ژیری دەستکرد و هەر بۆیە لێرە کەسایەتیمان پێداوە کە بزانێت چۆن کار بکە. لێرە من گەنجێکم کاری فرۆشتنی زیلی پیاوانە دەکەم بە ئۆنلاین یاری فریلانسرم بە جۆرێک. کێشەکەم ئەوێ کۆتایی مانگ نازانم خەرجیەکانم بەرابەرن یاخود ناو پارەیەکم بۆ پاشەکەوت نامێنێتەوە. لێرەشدا وردە کاری یەک کانتێکس هەر لە ڤیددیۆی دووەمدا باسمان کرد. ئەرکی تۆ ئەوەیە کە من داتای خەرجی و داهاتەکان یەم هەفتەیەت پێدەدەم تۆ بۆم شیکاری بکەیت قازانجی پوخت و سافیم بۆ دەربهێنە و پێم بڵێ کام خەرجیم زیادیە و دەتوانم کێم بکەمەوە بۆ ئەوەی پاشەکەوتم هەبێت. لێرەدا ئەکتمان پێداوە تومانە تۆ دەبێت چ بکەیت. ئەمرەکەت ئەوەیە حەزم لە ڕێزکردنی وشک نییە وردە سنوورداری دەکەین. لە بەشی ڤیددیۆی 5 و 6دا فێری گراوندینگ بووین یان سنووردارکردن. هەندێک جار پێویستە پێی بڵێ ئەو کارەی مەکە. وڵامەکەم لە شێوەی خشتە بێت جۆری تێبڵ پێ بدە بۆ ستونانە هەندێک ماستون وە بۆڵت پوینت بۆ داناوە
لێرەدا فیوشات پرۆمپتینگی پێ دەڵێن کە مەشتەکەمان دەوێت وەک ئەوەی بێت. ئەگەر بمانەوێت بۆ بەرنامەیەکی تر بەکاری بێنین بە فۆرماتی جیسۆن ئامادەی بکە. لە ڤیدیۆی چارەمدا وتمان جیسۆن پرۆمپت یەکێکە لە بەهێزترین پرۆمپتەکانی جیهان، جۆری پرۆمپتەکەی. و لێرەدا باسی و بابەتەشمان کردو. تومانە هەنگاو بە هەنگاو بیر بکەوە لە سێ تکنیک و 4 استراتیژیەکەدا بۆەوەی کە بابەتەکان بە وردی بیری لێ بکاتەوە ژیری دەستکرد و ڕای نەدا وتمان ئەو لەو تەکنیکە هەنگاو بە هەنگاو بیر بکەرەوەیەکی پێ زیاد دەکەین ژیری دەستکرد تێدەگات. وەک هاوڕێی قسەم لەگەڵ بکە کە دڵسۆزمە کەسێکی تووشی خاوەن ئەزمونە سادە ڕەخنەم لێ بگرە. ئەگەر پارە زیادەم سەرف کرد بێت زمانەکەشت با کوردیەکی زۆر سادە و پارە بێت و ئیمۆجی بەکار بهێنە. پس لێرەشدا تۆنەکەمان بۆ داناوە کۆکتومانە چۆنەچۆنمان قسە لەگە بکات. ئەگەر تێنەگەیشتی پرسیارم لێ بکە لێرەدا تەکنیکی ڕۆڵ ریڤێرس یعنی جێگەی ژیری دەستکرد و بەکارهێنەر دەگۆڕدرێ. لە حاڵەتی گشتیدا ئێمە پرسیار دەکەین ژیر دەستکرد وام بداتەوە، بەڵام لێرەدا گەر دیتمان داتایەکی کەمی هەیە ژیر دەستکرد ئەو دێ پرسیار دەکات و ئێمە وەڵام دەدەینەوە. تکایە بە هیچ شێوەیەک وشەی قورسی زانستی ئابووری محاسبات بەکارمەهێنا. تا لێرەدا پێم دیسان سنووردارمان کردەوە. وە لێرە بەولاوە هەر کاتێک من تەنیا داتان بوو نەئەدیت بێ زیادە قسەی تەنها خشتە و ئەپدەیتەکانم بۆ بکە. ئیتر خۆت مەناسێنەوە. لێرەدا پێی دەڵێن لەوەی بەولاوە ئەگەر ئێمە داتایەکماندایی تەنیا زوو حیسابی بکە و پێمان بدەوە حیت چی دیکە مەکە. بۆی کە لەو چەتەدا تایبەت بێت بۆ حیسابکردن. زاد چاو لە وڵامەکەی بکە. لێرەدا هاتۆ دەستخۆشیێکی لێ کردوین. لێرەدا یەک دانە خشتەی جوانی بۆ دروست کردوین. جۆری داتا بڕی پارە بە دینار پێویست بوو یا لاوەکی و تێبینی. فرۆشی 2 دەستە جل دەستخۆش داهات بووە پێویست بۆ ئەوە لاوەکی بوو. زیدی 2 قاوە 15,000 زۆر گران دەتوانین لە ماڵەوە دروستیفیکەی ڕاستیش دەکات. لێرەدا کرێ غاز و کارەبای ماڵ 35,000 پێویستە. لێرەدا 2 دانە کۆی گشتی داهاتی بۆ حسابکردین، کۆی گشتی خەرجی بۆ حسابکردین، پارەی مانەوەشی بۆ حسابکردین. لێرەدا ئامۆژگارەکانی بۆ هێناوین تێچووی جلەکان لەبیر نەکەیت. هاوڕێژیان دەڵێت تۆ کروتە 150,000 فرۆشتووە بەڵام نەتوتە ئەو جلانەی خۆت بەچەند کردەوە کتومانە جلیشمان کردەوە. پس دەڵێت لێرەدا تۆ ئەو وردەکاریانم بۆ زۆرتر بۆ بکە بکەم بزانم داهاتێکی دروستتر بۆ حسابکەم. لێرەدا توێتە 15,000 دینار بۆ قاوە لە هەفتەیەکدا چ خەبەرە زۆر گرانە. هەوڵ بدە پارەی غاز و کارەبای ماڵەوە لە قازانجی پۆتەکەت بدەیت نەک لە کۆی داهاتەکەت وەک بڵیت خۆت موچە دابنێ. و ئەو بابەتانی سپۆنسەر و فرۆشیش کە باسمان کردووە ئەوانەشی هاتۆ لێک داوەتەوە و ڕێنمایی کرد. ئێستا دەڕۆین لە ئامرازی کەڵک وەردەگرین کە لە ڤیدیۆی حوتمدا باسمان کرد بە ناوی پرۆمپت جینیە. هەرو پرۆمپتێک کە ئێستا دامانە بە ژیری دەستکرد دەچین کۆپی دەکەین و دەیدەین بە ئەو و دەبینین کە پرۆمپتێکی چەندە تایبەتمان بۆ دروستەکە و دووبارە دین و ئەو پرۆمپتە تایبەتی دەدەینەوە بە ژیر دەستکرد و دیسان چاو لە وەڵامەکان دەکەین. ئەوە پرۆمپت جینیەیە کە فێرکارەکەی لە ڤیدیۆ حوتمدا لەبەردەستت بۆ وردی باسم کرد و بڕۆن چای لێ بکەن. ئەمە هاتووم ئەو پرۆمپتەی خۆم لەو خوارەی بۆ داناوە لەسەر مۆدێلی ماستەرمایند داناوە و لەسەر جێنەرێتم لێدا و ڕۆی. ئەو هاتۆ پرۆمپتی بۆ دروست کردم سەرەتا بە ئینگلیسی ئەکت و فۆرمات و هەموو شتێکی بۆ دایبین کردوین. لێرەدا لە بەشی کانتێکس هاتۆ وردەکاریەکانی داوینێ کە ئەمە خەرجی شتەکانمان چ بۆ چمان کرد و چمان نەکردو. لە بەشی ئەپرۆچدا هاتۆ کتوویە چۆنا و چۆن چ بکە و چ نەکەی هەموو شتێکی بۆ بڕۆن کردوێتەوە. لە بەشی ڕسپۆنسدا وتویە چۆنا و چۆن وەڵاممان داتەوە ئەو تەکنیکانی کەم بوو باسکردون لێرەدا هەیە. و ئینستراکشنەکەشدا وتوێتی کە چ بکە و چ نەکا و هەموو وردەکاریەکانی بۆ باس کردووە. ئێمە هاتووم ئەو پرۆمپتم کۆپی کردووە و ئەلێرە پێم داوە ئەگەر چاولەکەن ئەوە ڕێک پرۆمپتەکەیە لە ژێمەنای و هاتوو بۆ حیساب کردوم. چاو لەو جیسۆن پرۆمپتی خوارەوە دەکەین ئێستا هەموو شتێکی بە وردی باس کردووە. لێرەدا کۆی داهات و کۆی خەرجی حیساب کردووە. ڕێنمایەکانی بۆ هێناوین بە شێوازێکی حیساباتتر و دروستتر
و لە خوارێژدا فۆرماتێکی جیسنی تایبەتی بۆ دروستکردوینە کە دەتوانین لەسەر جیسنەکە کار بکەین و جوانتریش بێت. ئێستا ئێمە فێر بووین کە چۆن لەو حەوت ڕۆژە کارێک وەربگرین. بینیتان کورد دەڵێت ئەوەی نەخشەی نەبێت لە ماڵە خۆشی ون دەبێت. ئێمە ئەوڕۆ نەخشە ڕێگایەکەمان کێشا بۆ ئەوەی هەرگیز لە ناو قسەکردن لەگەڵ مودێلەکانی ژیری دەستکرد ون نەبین. ئامانجی ئێمە لە کورتایەتێک دروستکردنی کۆمەڵگایەکی هوشیارە بە تەکنۆلۆژیا و ژیری دەستکردەوە. ئەگەر تۆش خۆت بە بەشێک لەم ئامانجە دەزانیت و فێرکاریەکەت بەدڵ بووە، هاوڕێمان بە و ئەو زەنگوڵە چالاک بکە بۆ ئەوەی لە کاروانەکە بەجێ نەمێنیت. لە ڤیدیۆی داهاتوو دەڕۆینە ناو دنیایەکی نوێ، دەچینە ناو دنیای چەتبۆتەکان. چەتبۆتەکان بە تاقی دەکەینەوە و دەزانین کامیان بۆ کوردی باشترە، کامیان بۆ وێنە دروستکردن باشترە، کامیان بۆ هەر بارودۆخە و هەر ئامیر و هەر کارەی کامیان باشترە. پس لە پارێزگای دووەمدا هاوڕێمان بن. زۆر سوپاس کە تا کۆتایی لەگەڵم بوون. خواتان لەگەڵ و خودای ئاگادارتان بێت.